چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکەیت؟ خەون و ئاواتت بۆ داهاتوو چییە؟ ساڵی 2017 ساڵێکی پڕ نەهامەتی ناخۆشمان بەڕێکرد. هیوادارم ساڵی 2018 هەرچەندە من ئومێدم بە ساڵی 2018 نییە بۆ ملەتی کورد و بۆ خۆم و بۆ نەتەوەی کورد، بەڵام هیوادارم ساڵی 2018 ببێتە ساڵێکی خۆشی بۆ هەموو لایەک. هیوادارم ساڵی 2018 ببێتە هەوێنی ئاشتی لەسەر تاسەری عێراق. هیوادارم کوردستانێکی شاد و سەرفراز بۆ هەموو لایەک. ئینشاڵڵا ساڵێکی پڕ خۆی و خۆشی بێ و کۆتایی بێت بەو شتانە خۆشانی کە بەسەرمان هات. ئینشاڵڵا ساڵێکی پڕ خۆشی دەبێ و نەهامەتیەکان و قەیرانش کۆتایی بێت. ساڵی 2017 ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆ هەمومان، بۆ هەموو گەلی کورد. هیوادارم ساڵی 2018 ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو گەلی کورد. 2017 ساڵێکی ناخۆش بوو بەنسبەت خۆم، بەڕاستی زۆر شتی ناخۆش ڕوویدا، نەبوونی بودجە، قەیرانی دارایی، بە تایبەتتر ناخۆشیێکی زۆر کە زۆربەی خاڵی کوردستانمان لەدەستدا. ئینشاڵڵا 2018 لە داهاتوو ساڵێکی پڕ خۆشی و پڕ بەرەکەت دەبێ ئینشاڵڵا و هەموو گەلی کورد دڵی خۆش دەبێ ئینشاڵڵا و هەروەها ساڵی 2018 بێتە مای خۆشی و بەختەوەری کامەرانی بۆ گشت برا پێشمەرگە و برا کەمەندامەکانمان و هیوادارم ساڵێکی خۆشگوزەران چاوەڕێی گەلی کوردەکە. بەنسبەت ساڵی 2017 ساڵێکی ئاسایی بوو، بەتاکید ناخۆشی تێدا بوو بەهۆی ئەو بارودۆخەوە و بۆ ساڵی ئایندەش هیوادارم ساڵێکی دڵخۆش بووم لەو ساڵە. یا و ئاوات زۆرە بەنسبەت خۆمەوە و بەنسبەت کوردستان ئینشاڵڵا سەرفراز و سەربەست دەبیت و ئازاد دەبیت.